من إنسانێکی هاویم لە کەرکووکە ژێم حەزم لەم هواەتەیە تیر بە خاوەنەکان هەم بۆ کەسابەت و هەم بۆ هواەت و بۆ جوانیش تقریبا لە 95 من لەم ئیشەم تقریبا چی تێرێ غەریب هەیە و هین هەیە حەولەکەم هەم بێت و ئەیهێنم و بە خاوەنیەکەم وەکو گوتم بۆ کەسابەت و بۆ جوانی ئەمە مەسەلەن ئەم تێرە نادرە زۆر نییە هاتوۆتە عێراقا مەسەلەن 10 ساڵێکە بێ من بە خاوەنیەکەم اینجا شروعی بە خاوەنکردنی تۆزیە تاقیدی تایە وەکو چی هێلکەی کرد نابێ ئەو یەکەیە کسەر هەڵگەی دووەم هێلکەی کرد ئیمجا یەکەم هێلکە هەڵەگری عادزە بێ دوو مانگتر ئیمجا هێلکاکات ئەو تەبیعەتەیە قاپێکەکەی لێ بکرێتەوە ئەفرێت وەکو سمان نییە کەڕەواڵە ئەفرێت یعنی خاوەنی نیت ئەمە کالیفۆرنیا هی ویلایەی کالیفۆرنیا لەو ویلایە زۆرە لەم نەوعە سعریان تقریبا لە 75 بۆ 100,000 جوتی باڵغ هێلکەکەر ئەمە مخلف و بچووکتر نا 50,000 ئەو دەورەیە 60,000 ئەو دەورەیە 6 مانگ 5 مانگ ئەو دەورە هێلکاکە ئەمانە ئیسپانیا ئەمانە واین دۆتە با لە واین دۆتەوە ئەم واین دۆتە لە تورکیا و کڕیمە هێلکەم کڕیوە گەورەیانەکەم لەبەر بۆ فرۆش اینجا ڕەنگی زۆرە ئەنوا ئەشکار ڕەنگەیە گۆڵدیە سلڤەری هەیە ئەنوا ئەشکار ڕەنجیان هەیە ئەمە تۆزی زەخمە بێ و جوانی جەمالیە نەقشەکەیان نەوعەت جەمالیەکەیە جوانیەکەیە بزان چەند ڕەنگی تایە بزان ڕەنگی زۆرە هەمووشی پێڵێن واین دۆت ئەمە بۆ جوانیە زۆر کەس بۆ جوانی بەکارێن بۆ ئەتوانی بیخۆشی بەس بۆ جوانی بەکاری دێنێت ئەمە سەری تقریبا سێتی ئەگاتە 200 ئەو دەورەیە تقریبا 200,000 سێتی عێراق کەمە چەند کەسێکە معروفن بە خاوەنیەکەین لەم شتە نظامی ئاوەکەیان بەو شێوەیە قەتارەیە لەبەرەوەی پیس نەبێ کە دەرمانتەکەین لێرە موحەد لێرە دەرمانتەکەین موحەدە یعنی بۆ گشتی دەرمانەوە ڤیتامینات بۆ گشتی هەروە ئەمانە سپانی بەلتان ئەم سپانی بەلتان یعنی جێگایەکی خاصی هەیە ئەوها وەکو دیتە چەند جوتم لێرە داناوە جێگای هێلکەیان لەو بنەیە ئەوها یعنی تێرێکی جوانەوە ئەلیفشە تقریبا ئەلیفە دیتە هێلکاکەن هێلکیان وردە تۆزێ وردە ئاوەقەتی کۆترێ وایە تقریبا نانە سپیە سەوزنیەکەیان ئەمە ئەسپانی اینجا ڕەنگی زۆرە ئەسپانی من بەس حەزم لەم ڕەنگە ڕەشەیەتی بەلتەمی پێڵێن ئەمە ئەمریکانۆیە مامری ئەمریکا جنوبیە تقریبا شیلی ئۆرگوای بارگوای ئەو دەوڵەتانە بە خاوەنیەکان هێلکەی سەوزەکەن هێلکەی سەوزەکەن بەعزێکی لە بێکلکە بەعزێکی هەر کلکی نییە لە بیلادەوە بێکلکە بەعزێکی بێکلکە ڕەنگەکانشی ئەوەیە ڕەشی تایە ڕساسی تایە سپلاشی تایە هێلکەکانشی ئەوەیە با لە مەفقەس پیشانتاندەم ئەمە هێلکەکەیەتی سەوزە ئەمە هێلکەی احتیاجی خۆمانچیان فەرق زۆرە بزان ئەمە هێلکەی ئەو ئەمریکانۆیە ئاوا سەوزە ئەمەشین خۆمانەیە بڵێن هێلکەی سەوزەکەن ئەو ئەمریکانۆنە هەیە پیا خۆی هەیە تاالبێتی خاص یعنی حەزی لە شتی غەریبە ئەمە غەریبە یان بە جۆرە عێراق چەند کەسێکی بە خاوەنێکی لەم نەوعە حیوانانە حەزەکەم گەورەی کەمەوە حەسەب تااقەتم یعنی دام ناوە جێگا فنجس بە خاوەنکەم تێویتر بە خاوەن بکەم شرتنی ئیلا مامر بێ یعنی زۆر شت جوان نەوادر بە خاوەنکەم ئینشاءڵڵا ئەمە بیدایە ئەم جێگایە وەکوڵی تازە کردمە ئەمێ گەورەی ترکەمەوە تەوسعی پێ بکەم ئینشاءڵڵا